کاتێک جوتیارانی کورد و تورکمان لە سنووری تۆپزاوای کەرکووک خەریکی درێنەکردنی ئەم زەویە بوون، هێزەکانی سوپا بە تەقەکردن و هەڕەشەی دەستگیرکردن بۆ جاری دووەم ڕێگریان لە کاری درێنەکردن کرد، بە جۆرێ گەنمی عەمبارکراوی ناو دەڕاسەکەیان ڕشتە سەر زەوی. بەوتەی ئەم جوتیارانە هێزەکانی سوپا پێیان وتون ئەمانە موڵکی دەوڵەتن، ئێوە ناتوانن بەکاریان بهێنن. 5 مانگەمە چاوەڕێی ئەم حاصڵێ ئێستا تۆ دەستمان هاتوێن لێ درەوەکەین هاتوێ جێشی عێراقی بێن فەرقەی 11 ئەرێ چێکان لێ ئێمە درەوەکەین ئارد خۆمانە ئەرێ چۆن هێن خۆتانە ئەمە ئێوە نیە ئاید ئەمە حکوومەت هێن وزاری دیفاع نەهێش دەڕاستەکە دەرکوە ئەوەی گەنمەکان لە ناو دەڕاستە و لە ناو گەڵابەکەش بوو ئەلێ پێمان ڕووی کرد لە ناو عەرز ناو پەرێزەکە وتی ئەمە هێن ئێوە نییە. ئێمە داواکارین لە بەرپرسان، داواکانین لە ئەندام پەرلەمانەکانمان، داواکارین لە هەموو قانونیەکانمان بە شێوەیەکی قانونی زەویەکانمان بە ناقانونی زەوت کراوە بە بڕیارەکانی شۆنی شیمال و مەجلیس قیادەتەوەرەی کۆن کاتی سەدامی گۆڕ بە گۆڕ ئەمانەوێ ئەوە هەڵبوەشێتەوە. 3 مانگ زیاترە جوتیارانی کورد و تورکمان هەوڵ و فشاری زۆریان گرتە بەر چەند جارێک ناڕەزایەتیان دەربڕی تا ئەو دۆخەی ئێستا بەسەریاندا دێت لێ ڕزگار بن، بەڵام بێسوود بوو. ئێستا جارێکی تر داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان خەمی جدیان لێ بخۆن. بە بیانووی ئەوەی ئەم هێزە هاتووە لە بەغاوە ئەڵێ ئەم سنوورە لە سەردەمی ڕژێمی بەعەس مسادەرە کراوە زەویەکان و ستیملا کراوە بە ناو وزارەی دیفاعەوە ئەم زەویانە هین ئێمەیە. ئەو ناڵێ کاکەم زەویانە کاتی خۆی بە بڕیاری سیاسی بە مەبەستی تەغییر دیموگرافی لە شارەکە بە سڕینەوەی کورد و تورکمان بە مەبەستی سڕینەوەی کورد و تورکمان لە شارەکە ئەو بڕیارە داوە ئەوە بڕیارێکی ناعادیلانەیە. کێشەکە چۆن چارەسەرەکری ئەو ڕۆژە هەمومان نەزانی قەراراتی مەزخیا فەورا کە لە کات خۆی بە ئیسحاف و بە زوڵم و زۆرداری بەرامبەر بە خەڵک جێبەجێ کراوە لە ڕێگەی پەرلەمانەوە بۆیە داوا لە بەرپرسانمان لە نوێنەرانمان بە تایبەتی لە نوێنەرانی شاری کەرکووک بکەینکەوە پرۆژە یاسا ئامادە بکەنکەوە مەلەفی ئەم کێشانە ئامادە بکەن ئیتر ئەگەر لەم دەورەی پەرلەمانی بێت لە دەورەکانی تر بێکەوە ئەم کێشانە لە ڕێگەی قەراراتی پەرلەمانیەوە چارەسەر بکرێن. دوای هەوڵ و فشارێکی زۆری لایەنە سیاسیەکان بۆ سەر حکوومەتی عێراق توانرا بربەستێک بۆ دەستێوەردانەکانی سوپا لە کێشەی جوتیارانی تۆپزاوە و بڵاوە دابنرێت. لە ئێستادا هێزەکانی سوپا لە شوێنی درێنەکردنی جوتیاران پاشەکشەیان پێکراوە، ئەگەرچی هێشتا هیچ گرنتیەک بۆ درێنەکردنی زەویەکانیان زامن نییە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، گوندی تۆپزاوە کەرکووک.